هەر سەبارەت بە بڕینی موچەی موچەخۆرانی کوردستان بەبێ هیچ پاساوێکی یاسایی یا دەستوری لەلایەن حکوومەتی عێراقەوە، ئەمە جگە لەوەی کە دژایەتی خەڵکی کوردستانە هیچ واتایەکی تر هەڵناگرێت. بۆچی ئەم کارایەکەن؟ بۆچی دژایەتی هەرێمی کوردستان و تاک بە تاچی خەڵکی کوردستانەکەن؟ دوجار پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بەرەو چۆ دەبات؟ دەمانەوە قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک ڕێباز زۆر بەخێر بن، گەلێک سوپاس کە جارێکی تریش لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵ. بەڕاستی ئەم شەو پرسیار زۆرە، بەڵام پێم خۆشە زۆر بەڕاشکاوانە لەسەر پرسیارەکان قسە بکەین و وەڵامەکانی جەنابتان وەربگرین. با سەرەتا بە پرسیارێکی با بڵێن دەستوری دەست پێ بکەین، یعنی حکوومەتی عێراق بۆچی چەکی برسیکردن و بڕینی موچەی موچەخۆران ئەوەی بەکارهێناوە لە کاتێکدا ئەمە دژی دەستور و یاسا و ڕێکەوتنەکانیشە کە ئەم حکوومەتەی ئێستا عێراقی لەسەر بینار کراوە. سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانی بەڕێز. بەڕاستی بەداخەوە کە بەردەوام لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن ئەم هەموو بە بەردەوامی هەتا ئێستا زۆڵم لە مافە دەستورەکانی خەڵکی کوردستانەکرێ، زۆڵم لە حەقی خەڵکی کوردستانەکرێ. بەداخەوە کە ئەوانەی بەغداد ێستا کە حکومڕانیەکەن بێوەفا دەرچوون بەرامبەر بەوەی کە هەرێمی کوردستان، قیادەی هەرێمی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان دەستی ئەوانی گرت لە هەر لە سەردەمی معارەزە بوون، هەر لە سەردەمی ڕوخاندنی ڕژێمی سەدام، هەر لە سەردەمی پێکهێنانەوەی موسساتی دەوڵەتی عێراقی و جێیشی عێراقی، هەموو موسساتەکانی عێراق هەمووی قیاداتی کوردی تیا بەشدار بوون لە زەمەنی مەجلیسی حکمەوانی هەتا ئەمڕۆیان. یعنی هەتا حکومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی لەسەری بڵند لای جەنابی سەرۆک بارزانی پێکات. جەنابی سەرۆک بارزانی پشتیوانی کرد و خۆی لەگەڵ بەڕێز هادی عامری هاتە خزمەتی جەنابی سەرۆک بارزانی لەوێ تەکلیفیان کرد کە سەرۆک بارزانی پشتیوانی بکا بۆی بێتە ڕئیس وزرا. و بەڕاستی بە درێژایی چەند ساڵی ڕابردووش جەنابی سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور پشتیوانی ئەو حکوومەتیان کرد. بەداخەوانێکەوانە لە هەر کاتێک هێزیان یاخود قووەتیان دەسەڵاتیان هەبێت بەو شێوەیە ڕەفتار لەگەڵ گەلی کوردستان بکەن کە دژی دەستورە، دژی دەستورەیە کە خۆیان دەنیان پێداوە. یعنی ئێمە لە دەستور لە مادەی 121 بە ئاشکراڵێ داهات و سەرمایەکانی عێراق بۆ هەموو گەلی عێراقە. یعنی لە دەستور ئێمە جەنابەت دێسە لە راپۆرتەکانی پێشوو باسی مەسەلەی نەوت و غاز کرا. ئێمە لە مادەی 112 بە وازەحی ئەڵێت هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراق پێکەوە ئیداری ئەو نەوتا و ئەو غازاکەن کە لەو منطقەی ئەوانە، بەڵام ئەبێت قانونێکی بۆ دەرچێت. کاک حاکم، یعنی غەدرێکی گەورەیە خەڵک باسی عەقدی ئێمە بکا لەگەڵ ئەمریکا بڵێ وەڵاوە سەبەبە. سەبەب نییە، لەبەر ئێمە دەستور ڕێگەی پیاوین، ئێمە قانونی خۆمان هەیە لە هەرێمی کوردستان، قانونی ژمارە 22 ساڵی 2007 هەیە کە ڕێگەیەوە هەرێمی کوردستان نەوت و غازی خۆی دەربێنێ و هەناردەشیکە لە بڕیارەکەی دادگای پاریسی ژعین نەشێت. بۆچی چوومە سەر ئەو بابەتە؟ تۆ باسی دەستورە کرد. ئەوان نە بە دەستور، نە بە قانونی موازنە، نە بە بڕیاری دادگای فیدرالی ژمارە 224 کە لە بڕگەی 6 بە تەحدید باسیێواکە کە مەسەلەی موچە نابێت تێکەڵ بە هیچ بابەتێکی سیاسی بکرێ، نابێت تێکەڵ بە مەسەلەی داهاتی نەوتی و نانەوتی بکرێ، زۆر بە وازەحی باسیەکە. ئەمەی لە بەغدا ئەکرێ زوڵمێکی گەورەی سیاسیە بەرامبەر هەرێمی کوردستان، باجەکەی خەڵکی کوردستان و موچەخۆرانی دەن. هیچ مبەڕێرێکی تەکنیکی، مالی، ئیداری، قانونی بەدەست بەغاوە نەماوە غەیری ئەمە نەبێت کە ئەنێ فەرزی ئێرادەی خۆیان بکەن بەسەر ئێمە کە پیان ناکرێ. باش کاک ڕێباز، بابەتێکی گرنگە دووروژان. ئێستا پرسیار ئەمەیە، ئایا ئەم بڕیارەی کە وەزیری دارایی عێراق تەیب سامی دەری کردو پێت وایە بڕیارەکە هی خۆیەتی یاخود ئەوەی پێی دەوترێ دەوڵەتی قوڵ، یا ئەگەر ڕوونتر بیڵێم بڕیاری چوارچەوەی هەماهەنگیە دژی خەڵکی کوردستان؟ زۆر سپاس کە ئەو پرسیارەت کرد. من جەنابی شت تەجروبەی پێشووت هەیە لە بەغدا، منیش تەجروبەی چەند مانگێکم لە بەغدا ئیش کردووە. بە وازەحی بە جەنابت و بە بینەرانی بەڕێز بڵێم. یەکەم طبعا من پەیوەندی ئێستا زۆر باشم هەیە لەگەڵ هەموو
لەناو ئەنجومەنی وەزیرانی عێراق بەتایبەتی لە وەزارەتی دارایی زۆر بەباشی ڕۆژانە لەسەر خەتم تەیف سامی کەم بڕیارەی ئیمزا کردووە 14,502 لە 28/5 کەسێکی زۆر نزیکی خۆی بە منی وتی زۆر نیگەران بۆ لەوەی کەمەی کردو چکە بە ئیرادەی خۆی نەیکردووە ئیمزاکە بۆ نەک نیگەران بۆ لەبەر خەڵکی کوردستان نیگەران بۆ لەبەرەی کە دژی خۆی تەوقیعی کردووە بۆچی دژی خۆی تەوقیعی کردووە لەبەرەی تەیف سامی لە بیدایەتی مانگی لە بیدایەتی ئەم ساڵواتە لە کۆتایی مانگی 1 و سەرەتای مانگی 2 ڕێککەوتنێکی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان توێ بەغدا بە سەرۆکاتی بەڕێز وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دواداچوون بەڕێز سەرۆکی فەرمانگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا هەموو لێ بوون لەگەڵ وەفدی یاوەریان لە تیمە تەکنیکی و هونەرەکانی وەزارەتی دارایی کە چوون لەوێ دوای چەند ڕۆژێک بە هەفتەیەک خەریک بوون ڕێککەوتنامەیەکی تازایان ئیمزا کرد تەیف سامی خۆی ئیمزای کردووە کە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2025 پێویستی بە 13 تریلیۆن و 300 میلیارد کەسرێکە بۆچی بەس بۆ موچە جگە لە مەسەلەی تەشغیلی و ئیسیسماری نادەن بڵین نایدەن بەڵام بەس بۆ موچەوانیان تەخسیس کردووە لەو بڕە 3 تریلیۆن و 833 میلیارد دینار سەرف کراوە بۆ مانگی 1 و 2 و 3 و 4 ئەمە هەر لە ڕێی خۆی بە درۆ خاتەوە ئەگەر بڵێ وەڵام من تەخسیستان نەماوە ئەو جارە خۆی ئیمزای کردووە کە ئەوەندەمان تەخسیس هەیە نوسخەیەک لەو عەقدە ئیمزا کراوە کە ئەمە وێنەیەکێتی نوسخەیەک لەوە چۆتە ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ بەڕێز محەممەد شیع سوودانی چۆتە ئەنجومەنی قەزای عێراق چۆتە دادگای فیدراڵی بۆ لای حاکم جاسم چۆتە پەرلەمانی عێراق و بۆ هەرێمی کوردستانی شاتووە ڕێککەوتنی ئیمزا کراوە لە بینی بەغدا و هەولێر بۆ ساڵی 2025 ئەمە یەک کە جارێ تەیف سامی گەرم بڕیارەی کە بە ئیرادەی خۆی نەیکردووە ئەم بڕیارەی تەیف سامی بە ئیرادە و بە ئەمری ئیتاری تەنسیقیە بەسەر محەممەد شیع سوودانی وەکو سەرۆک وەزیران و بەسەر وەزیری داراییش هۆکاری ئەمە سیاسیە بۆچی هۆکاری ئەمە ئەوانە پیان قبول ناکرێت گەشە سەندنی ئابووری دیبلۆماسی گەشتیاری سیاسی پەرەپێدان لە هەرێمی کوردستان هەبێت کە ئەوان زۆر لە دوای هەرێمی کوردستانەوە چ لە ناوەڕاست و چ لە باشووری عێراق ڕۆژی 3 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە نەیانتوانیەوە بەقەدەر ئەو 400,000 بەرمیلی کە هەرێمی کوردستان لە 2014 دەستی پێکرد لە مانگی 5 دەستی کرد بە فرۆشتن و هەناردەی دەرەوەی کرد بەم چەند ساڵە ئەم هەموو ئاوەدانەیە لە هەرێمی کوردستان کراوە بە تایبەتی لە کابینەی نۆ کە ئەم 5 ساڵی ڕابردوو کاک مەسرور تەرکیزێکی زۆر گەورەی کردە سەر ئاوەدانی و گەشەسەندنی ژێرخانێکی پتەوی ئابووری مەسەلەی ئیستیسمار مەسەلەی کشتوکاڵ مەسەلەی مەسانێع مەسەلەی دەستی کاری ناوخۆ پیان قبول ناکرێت بەس ئەمەیە هۆکارەکەی و خۆشیان خەڵک و دەوڵەتی چواردە و لە پشتیانە کە ناوێت ئەم بابەتە ببێ بۆیە نە تەیف سامی سەلاحەت و جەرائەتی ئەوەی هەیە بێت موچی خەڵکی کوردستان ڕاگرێ وەنە تەیف سامیش ئەمان ڕۆژێگەڵن وڵات چۆتە حەج و ڕۆژێگەڵن لە سەفەرە ئەمانە هیچی تەیف سامین بەو ناکرێت ئەم بابەتە ئیعازی سیاسیە بۆ عەزەدان و سزادانی خەڵکی کوردستان بەڵام داخەکەیەوەیە کاکە ئەمە عێراق ئەگەر خەڵکی کوردستان بە هاونیشتیمانی خۆی زانێت ئەمە عقوبەدانی هاونیشتیمانیانی عێراقە یعنی هەرێمی کوردستان بە دەستور بەشێکە لە عێراق تۆ هاونیشتیمانی خۆت عەزێتەیە دوای وەسەن قسەیشی کە هەیە کاک حاکمەڵ بۆ شتانە واسە لەناو خەڵکەڵێن وڵا کاکە یا هەندێک پەرلەمانتار یا هەندێک کەس کە بە ئاراستەیەکی یا لە کوردستان و بۆ ڕۆحیان لە بەغایە لە کوردستان بوون بە کەسایەتی بەڵام دڵیان لە بەغایە ڕۆحیان لە بەغایە ناوێرانیانەکەن بەکرێ گیراو بە بەغا ئەوانەیانێ خەڵک بە لاڕێدا بەرن بۆچی ڕۆژێک گێنەڵەن وڵا بەغا خۆی سیولەی کەمە ڕۆژێک گێنەڵەن وڵا بەغداد خۆی لە ڕووی داراییەوە وەزعی باش نییە ئەگە بەغدا خۆی وەزعی باش نییە چۆن نەتوانێت 8 تریلیۆن مانگانە موچەی خۆی بنێرێ یعنی چی ناتوانێت 950 ملیاری هەرێمی کوردستان بنێرێ ئێستا فەرموو بۆ مانگی 5 ڕۆژی 5 شەمە دوێنێ
کۆتا موچەی خۆیان دابش کرد تەواویان کرد موچەی مانگی 5 لە عێراق دابش کراوە بۆ هەموو مؤسساتەکانی حکوومەت بۆ خانەنشینی سەربازی و مەدەنی بۆ چاودێری تۆری کۆمەڵاتی دابشیان کردو ئەی ئێمە گەر بە دەستور و ئێوەڵەن بەشێکی لە عێراق و بەشێکی دانەبراون و نابێت ئێوە وا بکەن عێراق خۆی پاڵ بە هەرێمی کوردستانەوەکە بیر لە شتی کە بکاتەوە ئەگەر عێراق دەوڵەتێک بایە سەنگین بواە ئەیتوانی هەرێمی کوردستان بە هەموو نەتەوەکانی هەرێمی کوردستان بە سوننا بە هەموو قەومیاتەکانی عێراق خۆی بیگرێتە خۆی وان نەکات هەنگاوی کە بنێ یاخودوان نەکات بیر لە شتی کە بکاتەوە یاوان نەکا هاان بە وڵاتی کە بەرێ زۆر باشە کاک ڕێباز بە خۆش داگاداری سبەی وا بڕیارە لایەنە سیاسیەکانی کوردستان لە پیرمام کۆبوونەوەیکی گرنگ ئەنجام بدەن بۆ ئەوەی هەڵوێستێکی قەومی یەک هەڵوێستی یەکدەنگی بەرامبەر بە عێراق پێت وایە ئیتر کاتی ئەوە هاتووە ینی سبەی ئەم بڕیارە گرنگە بدرێ کە دەبێ هەڵوێستێکە بێ بەرامبەر بە عێراق چیتر ئەم زوڵمەن کە تۆ باسیەکەی لەوان قبول نەکرێت پارتی دیموکراتی کوردستان گەورەترین هێزی سیاسیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان خۆی بە ساحیبی قەزەیەکی گەورە ئازانێ چ بۆ کوردستان چ بۆ خەڵکی گەلی کوردستان و بە هەموو هاونیشتیمانیان بۆیە لە مەسئولێتی خۆیەوە داوای کردووە کە کۆبوونەوەی ڕێکخرێ بۆ ئەوەی کە هەموو لایەنەکان پێکەوە بەشدار بن چونکە پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا مەکتەبی سیاسی بڕیارێکی پامێکی بڵاو کردوێتەوە ئەڵێ دەگەر بۆ جەژنی قوربان موچەنێت ئێمە بڕیارێکی گرنگە دەین جنابی سەرۆک بەرزانی لە ماوەی چەند ڕۆژێک لەمە پێش پامێکی زۆر مێژوویە کە وتی یاریکردن بە موچە و قوتی خەڵک ئیتر جێگەی قبول نییە ئەمە هەستکردنە بە مەسئولیت ئەم بابەتە بەداخەوە هەندێک لایەن وەکو مەسەلەی حیزبی سەیریەکە ئەمە مەسەلەی قەومیە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی خەڵکی کوردستانەوە هەیە ئەمە پەیوەندی بەوە نییە ئەمە کوێ ئەمە چه حیزبێکە ئەمە چه حیزبێکە موچەی هەموو خەڵکی کوردستان ڕاگیراوە نەیوتۆ چه حیزبێک ڕاگرین و چه حیزبێک ڕناگرین هەرچی لە کوردستانەژی لە هەرێمی کوردستانەژی سەر بە حەج حیزبێکە سەر بە هەج لایەنێکە سەر بە هەج قەومێتێکە موچەکەی ڕاگیراوە ئێستا ناکرێت تۆ بڵێ وەڵا من بەداخەوە مەسا پێشی بێمە بەرنامەکەی جەنابە هەندێک لایەن ئەڵێ وەڵا بەیانی ناچین وەڵا کۆبوونەوەکە لای پارتی کوڕە کۆبوونەوەکە لە هەر شوێنێکە ئەوە چی پەیوەندیە تۆ ئەچیت مەسەلەی قەومیەت باسەکەی ئەڵێن بۆ لە پەرلەمانی کوردستان نەکراوە من باش پەرلەمانی کوردستان بەداخەوە لەبەرەوەی هێشتا لایەنەکان نەگەیشتونەتە نەتیجەیەک سەرۆکایەتی نییە کە سەرۆکایەتی نەبوو چه ئیدارەی ئەم جەلسەیەکە ییناخۆ پەرلەمانی کوردستان بە تەکید بۆ کۆکەرەوەی هەموو لایەنەکانە باش کاک ڕێباز من دوێنێ شەو هەر لێرە میوانێکمان لەگەڵدا بوو هەمان پرسم دیکە عەرەبیش بوو بۆ خۆی سوننەیشە ئەو وتی ئەگەر ڕاست دەکەن عێراق ئەگەر ڕاست دەکەن بتوانن پارەی سەدرەکان ببڕن هەر بەم تعبیرە وتی پیاز لەسەر جۆچکەیان سوورەکەنەوە جا پرسیارەکە ئەمەیە ئەگەر خلافێکیان هەبێ لەگەڵ بەسرە بۆ نمونە لەگەڵ بەسرە دەتوانن موچەی ئەوان ببڕن یا ئەو کاتەی داعش مووسڵی بەدەستەوە بوو هەتا ڕووخانی هەموو موچەیان بۆ خەڵکی ئەوێ نەهێنەر 28/1/2025 ئەم ساڵ بە ماوەی 50 دقە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی کۆبوومەوە بن باشە وتم جەنابی سەرۆک وەزیران موچەی ئێمە جاری وایە بە 20 ڕۆژ بە مانگ بە 2 مانگ دواخی من بە جەناب تەڵێم تۆ 3 ڕۆژ موچەی عێراق دواخە 3 ڕۆژ ئەگەر ساحەی تەحریری بەغا 2 ملیۆن کەسیان لە دژی تۆ کۆ نەکردوانێ حەقی قسەت هەبێ وتی ڕاستە ئەهتم بۆ لەگەڵ ئێمەواکەی کەس بەقەر ئێمە میلەتی ئێمە خۆڕاگەرە پش و درێژە بەڵام قیادەیەکی حەکیمیان هەیە نایەنێ بگاتە ئەوە بۆچی جەنابەت بیر لەمە ناکەنەوە ئەم شتە بە دیوێکی ئیجابی سیرکەن خۆی ئێمە ژەوەمان پێکرێ بە ملیۆنەها کەس کۆکەینەوە بەس نازانم یعنی ئێوە تاکەی بەو نەوعی پێشم وتم جەنابی سەرۆک بارزانی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسوول مشتی ئاین جەناب دەکەن بەس من لە قسەکانی جەنابی سەرۆک وەزیرانی عێراقیشەوە تێگەیشتم کە ئەویش هەم لەژێر زەختایە بەڵام بەڕاستی حەق بوو ئەو وەکو ڕئیس وزەرا خاوەن بڕیاری خۆی بێ کە نێڵێ لە شوێنێکەوە لە ئیتارەوە لە ملاولەولاوە ئەم زەختی لێ بکەن بۆچی کاک حاکم بۆچی ئەم قسەیەکەم من جارێ بگەڕێمەوە سەری قسەی خۆم جارێکە دڵنیای خەڵکی کوردستانەکەم ئەم بڕیارە صرف 100% سیاسیە کە بەرامبەر هەرێمی کوردستانەکرێ نە دەستوریە باشە نە بە قانونی موازنە با ببێنمە یەک دەتخوامە زۆر مهمە قانونی موازنە
کە ئەڵە 12.67 حسەی هەرێمی کوردستانە نە بودجەی تەشغیلیان بۆ ئێمە ناردووە نە بودجەی ئیسیسماریان بۆ ئێمە ناردووە نە سیادەیان بۆ ناردووی نە حاکیمە تەنها موچەکەیە کە ئینێرن ئەو موچەکەش بەم شێوەیە نێرن لە 2023 کە ئەم موازنەیە خەر یەک موازنەیە 23 24 25 لە 23 سێ موچەیان نەنارد لە 24 موچەی مانگی 12یان نەنارد باشە لە ئێستا شۆ دەستیان بەم بەزمە کردووە ئێمە ڕۆژێک گەڵن تەخسیستان نەماوە ڕۆژێک گەڵن وڵات داهاتی 2023 24 تا نەناردە بە پێم قوتابی تایفسامی کاک حاکم ئەوەی یەک تۆس ویژدانی هەبێ و لە قانونی مالی بزانێ نەگەوانی کایان هێنن لەم لاو لەولاوە چوار دێڕیان لە بەرەویەت ئەیڵێ لەسەر تەلەڤیزیۆن قسەی خۆیەکاو بە دڵی بەغا قساکە بۆ موچەکەیان یاخود نەسرەکەیان یاخود ئیمتیازاتەکانیان نەبڕێ کاک حاکم بە قانونی ئیداری مالی کە حیسابی ختامی کۆتایی ساڵ لە 31 12 کۆتایی هات ئەو مەلەفە داخرێت مەلەفی مالی ئەو ساڵە داخرێت مەلەفی مالی 2023 24 لە 31 12 داخراوە ئێستا تۆ لە 2024 25 بۆ مانگی 6 مانگەم حکومەتە لە 2025 جایە تازە هاتو بێ ماڵە 23 24 ئەگەرمە گەڕی سیاسی نەبێ بە ئێمە چۆن باسیەوە باشە با بە نوعی کە باسی کەم ئەگەر وایە ئەگەر ئێمە 23 24 مشکلەمان هەبووە زۆر باشە نە تۆ باسیەوە باشە ئەی بۆ لە مانگی یەک باز نەکرا ئەی بۆ لە دوو باز نەکرا ئەی بۆ لە سێ باز نەکرا ئەی بۆ لە چوار باز نەکرا ئەی تۆ بەم چوار مانگە مانگی ئەم چوار موچە ناردووە خۆ عینەن لیست چۆتەوە بە بەغا بە مانگی پێم چی جیاوازێکی نییە زۆر باشە ئەوە بۆ ئەم شتاناڵم بۆیە خەڵک تێبگا جوان تێبگا مەسەلەکە نە قانونیە نە ئیداریە نە مالیە کەواتە زۆڵمێکی سیاسیە باشە کاک ڕێباز ئێوە وتان کە بڕیارەکە بڕیاری تەیفسامینەی چوارچێوەی هەمانجی پێ دوایە تەواوی چوارچێوەی هەمانجیە یان بەشێکیان لەوانی کە پێیانە وترێ وەلایی ئەوانن بڕیاریان داوە لای من نەتیجە حسابە چوار بەشێکیان نین لە کۆتاییە قەرارەکەی ئەوان خواردوێتی ئەوەتانێ عقوبەوی خەڵکی کوردستانێن سزای خەڵکی کوردستانێن 5-6 ڕۆژی ماوە بۆ جەژنی قوربان کوڕە ئەخر ئەوە چ ویژدانێک کە تۆ خۆ بە موسڵمان بزانی جەژنی قوربان 5 ڕۆژی مابێ موچەی خەڵک کە بە دەستور حەقی خۆیەتی بە موازنە حەقی خۆیەتی بڕیاری محکەمەی فیدرالی کە هی خۆیانە دەڵێن بە قەرز پێش دەژن موچەیەک دەدەن شتی وا هەیە ئەمە ڕێکێکێ باش بۆ پرسیارەکە من پرسیارێکەکەم قەرز لە بینی دوو دەوڵەتی جیاواز ئەکرێ لە بینی کۆمپانیایەک و دەوڵەتێک ئەکرێ معقولە تۆ دەوڵەتێک تۆ بە هەرێمێک ئەزانێت سەر بەخۆی بە دەستور سەر بەوی بە ئەوەتانێ هەر ڕۆژە و ڕقابەی مالیە نێرێ یعنی چی قەرزی چی من تێناگەم لەسەر چه ئەساسێک دوایە بۆ قەرز تەخسیسە ماومانە دوایە بن شتێکی کە باش بە جەنابێت بڵێم جەنابێت خۆت لە پەرلەمانی عێراق بووی باشەوە ئازانی ئەم ساڵ خشتەی بودجە نەبراوەتەوە بۆ پەرلەمانی عێراق تا تەخسیس دابریرێ کوڕ ئەمەی لە بەغا و کریاڵێ مابوونی على الباطل فهو باطل خۆشان نازانەڵێن چی تۆ نەخشەی بودجە ئەبێ بورێتەوە بە پەرلەمانی عێراق ئێستا عێراق چی لە کورد دەوێت دەیەوێ چی کورد هەبێ هەرێمەکەی هەبێ یانەی بێ بڕوایان بە فیدرالیەت عێراق دەیەوێت گەشەسەندنی ئابووری سیاسی دیبلۆماسی پێشکەوتنی خەڵکی کوردستان تۆ سەریکە ئەمەیەک بەڵام ئەگەر نیەتی بەغا چیە نیەتی بەغاوێر هەم هەرێمە هەر نەمێنێ بەڵام من دڵنیایی هەموو قیاداتی عێراقەکەم کە هیوادارم بە خۆیان ناپچنەوە و بە مێزی گفتوگۆ ئەم کێشێ چارەسەر کرێ چونکە سەدام حسێن بە جەبەڕوتی خۆی بە ئەنفال بە کیمیاباران بە هەموو هێزی نەیتوانی کورد لە ناوبەرێ بەمانە لە ناو ناچێت دووش ئەوەی بۆیە خەڵ ئەوەنە بە متەشائیمی قسە نەکەین ئەم زەختە سیاسی جەنابی سەرۆک بارزانی و قیادەی کوردی و بە تایبەتی جەنابی سەرۆکی حکومەت یاریمی کوردستان کە چەند ڕۆژێکە زۆر بە مڕەکەزی ئیش لەسەرم بابەتاکە دەنگوباسێکی کە ئینشاءڵڵا ئەم هەفتەیە ئەم دەنگوباسێکی کە چارەسەر بێ هیوادارین چارەسەری بکەن بە زووترین کات چونکە ئەگەر نەیکەن بەڕاستی نەتیجەکەی باش نابێ بەڵام پێم وایە وەفدێکی باڵاش لە بەغداوە لەم هەفتەیەن لە عینبە نوێنەراتی ئیتاڵی تەنسیقی زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەرێک باز بۆ بەشداریکردنتان لەگەڵمان هەندوومان کرد سپاس بۆ ئێوە شەو